زووتر ئەم کێشا و گرفتانەمان تەڵان هەموو یاکمان لێ ئاگادارکردنەوە بۆی نەگەین بەم ڕۆژە، بەڵام بەداخەوە بە حکمی زیادبوونی کێشە و گرفتەکان ناچار بووین ئەمڕۆ بەهۆی نەمانی دەرمانەوە کۆمەڵک بەشمان ئیتر پەکی بکەوێت دابخرێت لە ناو ئەم بەشانەیە، بەشی تیا لە ناو بەشی ڕاوێژکاریە، بەشی تیا لە ناو بەشی نەخۆشیە درێژخانەکانە، بەشی تیا لە ناو مختبەرانە چووگە کۆمەڵک موادی زۆری تاقیگەشمان نەماوە. بۆیە ئەمە داخستنی ئەم بەشانە چەند ئێمە بەشەکان بە تەواوەتیدا نەخراون بۆی خەڵک ئاگادار بێ، بەڵام بەش لە ناو ئەو بەشانەیە داخراون. کاریگەری زۆر لەسەر هاوڵاتیانە بێت، چونکە خۆتان نەزانن ئەم نەخۆشخانەیە ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان منداڵەکانیان بۆ چارەسەرکردن هێنا ئەم نەخۆشخانە لەوانەیە منداڵی زیاتر لە نیوەی هاوڵاتیانی کوردستان بۆ چارەسەر بێن ئەم نەخۆشخانەیە. بۆیە داخستنی هەر بەشێکمان لەوانەیە زەرەری چەند سەد ملیۆنێ، یاخود ئەگەر تەواوی ئەو بەشانەدا بخرێت زەرەری چەند سەد ملیۆنە لە ئابووری هاوڵاتیان بدرێت، کامەش کاریگەری زۆرە بێت، بە تایبەتی لە دەڤەری سلێمانی خۆتان نەزانن کە هاوڵاتیان لەم دەڤەرێ لەوانە لە ڕووی ئابووریا و پێویست نەبن. بۆیە هیوادارین چی زووترە حکوومەت بە دەم ئەم کێشانەوە بێت بۆی چارەسەر بکرێن و بۆی بتوانین بەردەوام بین. لەگەڵ ئەوەیان خەڵک بەردەوام بێت فشار دروستکە لەسەر ئێمە لەسەر حکوومەت بە هیچ شێوەیەک نەچێت دەرەوە، تەنانەت ئێمە خۆم لەگەڵەوەی بوون کە خەڵک ئامادەی تیابێ بەرباران ماکە، بەڵام لە حەقی خۆی داوای بکات، چۆن خەڵک پێویستە ینی فەرزە لەسەر حکوومەت کە هەم دەرمانی بۆ دابین، کە هەم ژیانی بۆ دابین، کە هەم موادی تاقیگەوە کارمەندیش بەڕاستی خەڵک نابێ خۆی بدزێتەوە لەوە. بۆی خەڵک بێ فشارمان لەسەر دروستکە بۆی کە ئێمەش فشارەکە گەورەکەین بۆ سەروی خۆمان بۆی بردوودا ئەم کێشانە چارەسەر بکرێت. ڕاکردنی خەڵک لە نەخۆشخانەی گشتیەوە بۆ نەخۆشخانەی تایبەت بە هیچ شێوەیەک نەک چارەسەر ناکات، بەڵکو ئەم کێشانە قوڵترەکاتەوە.